چەند بەرنامەیەک پێش ئێستا یەکێک لە میوانەکانمان لەسەر ئاسایش و ئارامی یاریگاکان قسەیە کرد. باسمان لەوە کرد چۆن یاریگاکان باشتر بپارێزرێ و بە شێوەیەک ڕێک بخرێ کە بەرکەوتی دێوان هاندەران ڕوونەیات و یاریزانان و ناوبژیوانان پارێزراو بن. لە دوای ئەو بەرنامەیە و باسکردن لەو بیرۆکەیە ئەمڕۆ نوێنەری وەزارەتی ناوخۆ سەردانی سلێمانی کردووە بۆ ئەوەی لەسەر ئەو بابەتە قسە بکرێ. ئاسایشی یاریگاکان لە هەموو لایەک بپارێزرێ. هەر ئەمڕۆ کە یەکێک لە نوێنەرانی ئەوەیە کە لەو وەزارەتی ناوخۆوە سەردانی قایمقامێتی سلێمانی کردووە. سەردانەکە لەلایەن قایمقامەوە پێشوازی لێکرا و قسەیان لەسەر ئەوە کردووەکە پاراستنی ئاسایش یاریگاکان پێویستە چونکە یاریەکانی خولی عراقی تیاکرێ. ئەمڕۆ لە دیوانی قایمقامێتی سلێمانی ئاواد محەممەد قایمقامی سلێمانی پێشوازی لە لیوانڕوکن مەحموود ئەبوتمن ڕاوێژکاری وەزیری ناوخۆی عراق کرد. ڕاگەیاندنی قایمقامێتی سلێمانی بڵاوی کردوێتەوە لە کۆبوونەوەکەدا هەردوو لا گفتوگۆیان کردووە لەبارەی دابینکردنی ئاسایش و ئارامی باشتر بۆ یاریگاکانی شاری سلێمانی و ڕێکریکردن لە هەر ڕوودا و پشێویەک بۆ ئەوەی یاریەکان لە کەشێکی ئارام و چێژبەخش بەڕێوە بچێ. لەمڕۆ قایمقامێتی سلێمانی سوپاسی ڕاوێژکاری وەزیری ناوخۆی عراقی کردو و بۆ هەماهەنگیان و ڕاشیان گەیاند وەرزش بوارێکی گرنگ و جێبایەخە و دابینکردنی ئاسایش و ئارامی یاریگاکانیش ئەرکێکی لە پێشینەی دامەزراوە پەیوەندیدارەکانی سلێمانیە. بەناوی خی گەورە سەرەتا خۆشحاڵین و پڕ بەدڵ بە خێراتنی لیوانڕوکن مەحموود دەکەین سەرۆکی لیژنەی ئەمنی یەکێتی تۆپی عێراق کە ئەمڕۆ لە قایمقامێت حەزێتی شێشە لەگەڵ ئەم خۆشەویستانەیە سەردانیان کردین و مەبەستی سەردانەکەش بۆ ئەوەیە کە چۆن لە باقی پارێزگاکانی تری عێراق هێزێکی ئەمنی هەیە تایبەت بە یاریگاکان و ئەیانەوێت لە هەولێری شو لە دۆک شو لە سلێمانیش ئەو هێزە دروست بکرێت هێزێک بێت تایبەت بە یاریگاکان و ئێمە وەکو ئیداری خۆجێی لە شاری سلێمانیە بەڵێنی ئەوەمان پیاوە کە هاوکار بین و پشتیوان بین بۆ جێبەجێکردنی ئەو ئەرکە لە شارەکەمانە و لە نەتیجە خزمەت بە وەرزش و جوڵەی وەرزشی بکات لە شارەکەمانە چونکە وەرزش هەموومانەزانین زمانی لێک تێگەیشتنی گەلانە بەهۆیەوە لە ڕێگەی وەرزش و باقی سێکتەرەکانی ترەوە پەیوەندیەکانمان لەگەڵ باقی پارێزگاکانی تری عێراقا بەهێزکەین و ئەمە ببێتە سەرەتایەکی باشتر بۆ باشترکردنی ئەو پەیوەندیانەی کە هەیە لە بینی پارێزگاکان و هەرێم و دەوڵەتی ئیتیحادی بۆیە جارێک تریش بە خێراتنی لیوانڕوکن مەحموود دەکەین و ئومێدەوارین سەردانەکەی ببێتە مای زیاتر پێشخستنی وەرزش لە شارەکەمانە.